ئێمە وای دەبینین لە سێ خاڵدا ڕەنگە خۆی ببینێتەوە. یەکیان مەسەلەی داگیرکاری، یەکیشان ئەو دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە، یەکیشان کۆمەلگا کە ئێمەین، یعنی لەم سێتەوەرەیەدا خۆی دەبینێتەوە. ئەو داگیرکاریی کە هەیە دەبێ هەمومان لە حەجمی بزانین داگیرکاریەکی جددیە. ئەمە پەیوەندی نییە بە حیزبێک یا بەلایەنێک، بەڵکو لە پەیامی سەرانی دەوڵەتی تورکیاوە ئەو پەیامە ئەدەن کە داگیرکاری بۆ گەلی کوردستانە، بۆ کوردستانە و بۆ زۆر لە شوێنەکانی تری ناوچەکەشە و ناتەنها بۆ گەلی کورد. بەڵام ئەوە ڕایەکی چاواشەکاریە، دەیانەوێت بەلاڕێی دابرن چڕی بکەنەوە لە هێزێک یا لایەنێک یا لە حیزبێکدا. لەبەرەوە دۆخێکی خەتەر هەیە. بەڕاستی پێویستەکە زۆرتر لەسەری قسە بکەین، زۆرتر لەسەری کۆ ببینەوە، هەوڵ و تێکۆشانەکانمان زیاتر بکەین. دۆخێک ئێستا هەیە بە ئاشکرا ئیتر گوندەکان ئەسووتێنرێن، چۆڵ ئەکرێن، خەڵکی ئێمە ئەکوژێت، شەهید ئەکرێن، بنەمای ئابووری ئێمە ئەبوکێنرێتەوە و هەڕەشا لەسەر دەستکەوتەکانی گەلی ئێمە هەیە. ئەم قۆناغا هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ قۆناغی ئەنفال و کیمیاباراندا و ڕەنگە لە هەناوی کۆی ئەم پرۆسەیەدا نەکسەیەکی وەکو ساڵی 1975 بە شاراوایی هەبێت. بۆیە گرنگە ئێمە ئەو دۆخەوەکو خۆی بناسین، نەک لە زاری هەندێک میدیا و حیزب و لایەن و خەڵکی ناڕۆشنبیر بەڵام بە ناوی ڕۆشنبیرەوە. لەو چوارچێوەیەدا خەتەریەکی بەو ڕەنگە ئەبینین لەسەر گشتی گەلی کورتەیە. توێژی ڕۆشنبیران ئەرکدارن لەم بابەتە. ئێمە ئەگەر هەر لە سەرەتای ڕاپەڕیندا نەمان هێشتایە یان کە کاتێ چوونە بەغدا هەرایەکمان لەسەر دوورکردنایە، ڕای خەڵکمان لێ ئاگادارکردنایەتەوە، ئەو دەما ئەمانتوانی نەهێڵین بۆ ڕەنگە بڕوە. ڕۆڵی ڕۆشنبیران لێرەدا گرنگ بوو. ڕەنگە لە مێژووی ڕابردووی ئێمەدا لە سەردەمی حیزبی بەعزدا مقاومەتی ئێمە هەندێک باشتر بوو. کۆمەڵێ فلیم و دراما هەبوون لەو سەردەمەدا باشتر پەیامیان دەگەیان، باشتر ڕۆحێکی زیندوی شۆڕژگەریان لە خەڵکدا دروست کرد بوو. بۆیە ئەو کەوتووەی کە ئێستا هەیە ئێمە لی بەرپرسیارین. ئەو دۆخەی کۆمەلگا ئێستا تێدایە ئێمە لی بەرپرسیارین. چونکە لە ئێستادا شەڕ لە دوو گۆڕەپاندا بەڕێوە دەچێت. شەڕێک لە گۆڕەپانی گەرمدا ڕەنگە ئێمە پێمان وایە ئەوە لە 15 شەڕ بێ لەسەر گەلی کورد، بەڵام 85 ئەو شەڕە تایبەتەیە کە لەسەر گەلی بەڕێوە دەبرێت. ئەو شەڕەیە کە کورد بەخۆی دەکەن بۆ ئێستا لە باشووری کوردستاندا ئەم شەڕە تایبەتە زۆر بەڕێوە دەچێت. باری کەوتووی خەڵک، بێهودەیی خەڵک، ئەو دەنگ و باسانەی کورد بە هیچ نابێ، ئەو دەنگ و باسانەی ئێمە ناتوانین هیچ بین، ناتوانین حکومڕایی بکەین، ناتوانین خۆمان بەڕێوە بەرین، هەمیشە بێت چاومەن لە دەستی دەرەشی بێ، هەمیشە کورد لێرە شەڕی خۆی بەخۆی دەکەن. لە سەرەتای نەوەتەکاندا و هەتا ئێستا خەڵکی ئامادە دەکات کە ئیرادەی بشکێنێ، ئەو ئیرادەی ڕاپڕینەی کە لە هەبوو لە سەرەتای نەوەتەکاندا نەیهێڵێت بە ئامادەکاری ئەمە بکات. بەڵام بەشێکی تریشی کە کۆمەلگا ئێستا لە باری کەوتوویدایە، ئێمە توێژی ڕۆشنبیران بەرپرسیارین لەو دۆخە. ئەوەی ئەکەوێتە سەرشانمان ئەمەیە. بەڵام بۆ ئێمەی تاکی باشووری کوردستان زۆر گرنگە. لە باوەڕی خۆماندا سەرەتا تێڕوانینێکی ڕاست، دروست، تێگەشتنێکی باشمان هەبێ لەسەر دۆزی ژن. ئەوەی کە من لێرەکانەدا ئەمەی قسەی لەسەر بکەم، ڕۆڵی ژن لە باشووری کوردستان و تا چەندە ژن لە باشووری کوردستان توانیوێتی بەڕۆڵ و کەسایەتی خۆی وەک ژنێک پێشەنگایەتی بکات. بێگومان لە 29 ساڵ بۆ 30 ساڵ بەر لە ئێستا لە باشووری کوردستان تێکۆشانێکە بوو، دژی سەرهەڵدانێکە بوو، دژی داگیرکاری حکومەتی بەعس و ئەو زوڵم و زۆر و چەوسانەوانەی کە لەسەر حکومەتی بەعس لەسەر گەلی کورد لەلایەن حکومەتی بەعسەوە بەڕێواچوو. ئەو کات خوێندنەوەیەکی وەها هەبوو، دەوترا کە دەبێت کوردستان ئازاد بکرێت، دواتر کۆمەلگا ئازاد بکرێت. و من پێم وایە ئەو لێکەوتە خراپانەی کە ئێستا کۆمەلگای باشووری کوردستان و وەرژنیش لە ناویدا ڕوبەڕووی دەبێتەوە، ئەم جۆرە بیرکردنەوەیە بوو. و ئێمە وەکو ژنانی تەفگەری ئازادی لە ناو ڕێخستنەکانی خۆمانە بە ئەزمون وەرگرتن لەو بارودۆخی ئێستای باشووری کوردستان کۆمەلگا بەگشتی و ژنیان بە تایبەتی لە ناویدا، پێمان وایە ڕێگەچارەی
ڕاستی بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا دەبێت ژن پێشەنگایەتی بکات. چۆن پێشەنگایەتیەک دەبێت ژن لە گەوهەری ڕاستەقینەی خۆی تێ بکات، لە کرۆکی مێژووی خۆی تێبگات. ئەو ڕێبازە ڕاستەی کە لە ئاستی بەڕێوەبردندا دەیتوانی خاوەنداریتێکی بەهێز لە کۆمەلگا بکات، جارێکی تر ئەو کەسایەتە بەهێزە بە خۆی بگەڕێنێتەوە. بۆ ئەوە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخێکی ئێستا لە باشوور هەیە، وەکو ژن پێویستمان بە خۆپەروەردەکردنە، دواتر خۆڕێک خستنکردن، دواتر خۆ ئاراستەکردن بۆ چالاکی و تەواوی ئەو داواکاری و مافانەی کە ئێمە هەمانە. بێگومان ئێستا لە باشووری کوردستانە زۆرن لەو ژنانەی کە بەهێزن، ئەبێت هەبێت ژنی زۆریشمان هەیە کە لە ناو هێزە سیاسەکاندا ڕوویایەکی زۆر ناشرین پیشانەدەن و ناتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی تەواو بۆ ژن بکەن و تا ئاسێک بێهیوایەکی زۆریشیان لە ناو دڵی کۆمەلگا بە گشتی هەردوو ڕەگە زۆر بە تایبەت ژناندا دروست کردووە. ئەمیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەگەر سیستەمێک لەسەر عقلەتی کۆنەپارێزی پیا و سالاری بە عقلەتێکی تاکگەرایی پاوەندخوازی هێزێکی دەسەڵاتداری کۆمەلگا بەڕێوە ببات، ژن لە ناویدا ناتوانێت نوێنەرایەتێکی ڕاستەقینە بۆ کۆمەلگاکەی بکات. پەرلەمانی کوردستان بێڕۆڵ کراوە، دەسەڵاتی قەزایی ئازاد نییە، هەمومان ئەو ڕاستیە زۆر باشەزانین. قونسوڵیەکان ڕۆژانە راپۆرت ئەگەێنن بە دەوڵەتەکانیان. ئەو منحەیە ئەو بەخشینەی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ ئێمان دروست کرد ئەمە بەرهەمەکەی بوو. لە ڕووی ئابووریەوە دزیەکانی ساڵی 91 و شۆفڵ و حەفارە و نازانم چی و سەدی بێخمە باز ناکەم. اینجا داهاتی گومرگ و خاڵە سنووریەکان تا ئێستا ناچێتەوە خەزیێنەی حکوومەت، داهاتی نەوت ئەوە کەس نازانێت چی لێ دێت، داهاتەکانی ناوخۆش بە هەمان شێوە. جگە لە هاوکاری و یارمەتیەکان، هاوکاری و یارمەتی چی هاتووە بۆ هەرێمی کوردستان؟ بەس ئەو حیزبانە و سەرانی حیزبەکان ئەزانن، کەسی تر نایزانێت. بازرگانی نەوت لەگەڵ داعش لە هەمووی کارەسات بارتر. پۆتن بە وەزارەتی بەرگری رووسیایی وت ئەو ڤیددیۆی بڵاو بکەنەوە، ڤیددیۆکان بڵاو کردەوە بە قافڵە بە دوای یەکەوە تەنکەرە نەوتەکان بەرەو تورکیا لە سەردەمی داعشدا لە ژێر ناوچەی داعشەوە نەوتیانە هێنا ئەیان فرۆشت و ئەیان برد بۆ مینەی جیهانی، بەندەری جیهانی عالەمی، تا پۆتن بە ئەمریکا و هاوپەیمانەکانی بڵێ ئەمە دۆستەکانتان بوون کە ئێوە هاوکاریتان کردن کە تورکیا و چەندین وڵاتان لەسەر عاجزکردن. باشە ئەمە حەقیقەتە. بازرگانیکردن لەگەڵ داعش واتە دەوڵەمەندکردنی داعش. داعش ئەمریکا تەنیا ئەو سەرۆکەی کە دەمی ناوەستێ و نهێنیەکان ناپارێزێ هەندێک ڕاستی وتووە. ترامپە وتی 5 تریلیۆن دۆلار ڕەنگە لە عقلی سەرانی حزبەکانی شانە بێ کە مەبلەغەکە چەند زۆرە، جگە لەو هەموو کوڕووکچەی ئەمریکا کە لێرە کوژرا و شەهید بوون بە حسابی خۆیان لەو شەڕانەدا بە کوشتی داون. ئەمان هەمویان خستە سەر سینی ئاوتون و پێشکەشیان کرد بە داعش و بە تورکیا و بە ئێران. بەڕێزان لە ڕووی سەربازی و ئەمنیەوە هێزی پێشمەرگە حزبیە تا ئێستا، دەستگای ئاسایش حزبیە، دەستگا هەواڵگریەکان حزبین، پۆلیس ئەوانیش ئەبینیمان پۆلیسەکان هاتنە سەر شەقام لەگەڵ پێشمەرگەی دێرین ئەوە تا هەڕەشەی ڕاپەڕینەکەن بەجلی پۆلیسیەوە، هەم پۆلیسی هاتوچۆ هەم پۆلیسی حراسات و ئەوانی تر هەر هەمووی هاتن. لە هەمووی خراپتر ریفراندۆمیان کرد لە 2017 تیلرسۆن بە فەرمی داوای کرد ئەو ریفراندۆمە مەکەن. ئەمان بە فیتی ئەردۆغان وتیان مادەم ئەوان ناڕازین ئێمە ئەیکەین و چیشە بێ با ببێت، وە کردیان هەموو دەستکەوتەکانی گەلی کورد پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستان کە ڕزگار کرابوو هەر هەمویاندایەوە دەست نێرانی کورد. ئەی کوژن هاوڵاتی من باخڕەت و پاوان من، ئەی شوتێنن دوژمنان، خات فرۆشانی کوردستان ساوساغن بۆ دوژمنان، ئەبنە پرد بۆ دوژمنان، داگیری کەن کوردستان، ئەی فرۆشن نیشتیمان من، پارێزراو بێ کورسیان لە پێناو دزیەکانیان ملکەچن بۆ دوژمنان، کوردستانی باشوورمان لەگلەتیان کرد دوژمنان، زاخۆت تاکانی ماسی کرایە سەربازگەی تورکی، ژەندەرمە داگیریان کرد، سەربازگەیان تێ دروست کرد.